بێهەڵوێستی لە بەرامبەر زوڵمدا، لە بەرامبەر کوفردا، لە بەرامبەر شرک، لە بەرامبەر فەساد، لە بەرامبەر خراپە، ئەو بێهەڵوێستیە بۆ دنیایە مای عیبداریە، بۆ قیامەتێ مای شەرمەزاریە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە میانی بەشداری لە کۆبوونەوەی تایبەت بۆ ئەندام و کادیرانی سنووری مەڵبەندەکانی هەولێر و دهۆک و سۆران ڕێکخرابوو وتارێکی پێشکەش کرد. لە وتارەکەدا مامۆستا عەلی باپیر ئاماژەی بەوە کرد ئەرکی شەرعی سەرشانی خەڵکە بەرپرسیارەتی بە کەسانی شایستە و دەستپاک و ڕاستگۆ بسپێرن. بەکارکردن مکەلەف کراوین، نەک دەبێت دەرەنجامەکەش وەدەستبێنین. پێغەمبەرانیش سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ هیچ کامیان کەم تەرخەمیان نەبووە لە کارکردندا، لە جموجۆڵ و چالاکیدا، لە مشورخۆریدا، چونکە کە تۆ ئەوەی لە تواناتدا هەیە کردت بە ئیخلاسەوە، بە دڵسۆزی، بە ئیتقانی، بە لێزانی، بە وردەکاری، کەم تەرخەمی تێدا نەکرد، ئەرکی تۆ لێرە تەواو دەبێت. ئەوجا دەکەوێتەوە سەر خوا سوبحانەوە وتەعالا. داواتان لێ دەکەم بۆ ئەوەی هەرگیز لە کار و چالاکی ئیسلامی، لە گۆڕانکاری کۆمەڵگا، لە چاکردن و ڕاستکردنەوەی کۆمەڵگا سارد نەبنەوە، هەمیشە وەکو حەقیقەت وایە پەیوەستی کەن بە خواوە، بە قیامەتەوە، بە پاداشتی خواوە، قەت سارد نابنەوە. بەدەستەوە هات زۆر باشە، بەدەستەوە نەهات تۆ بۆ خواد نەکردووە، با خوا نەیبینیوە، پێغەمبەر نەیبینیوە عەلەیهی سەڵات وسەلام، لە عالەمی بەرزەخەوە پێغەمبەری خوا هەموو شتەکانی ئەمەی پێشان دەدا، ئیمانداران نایبینن با تەواو خواش هەروە دەفەرمێ. بەڕاستی ئێمە دڵسۆزی خەڵکین، خۆ ئێمە ئەگە خەڵک لەگەڵمان بێ و هاوکارمان بێ و دەستبەرمان بۆ بگرێ دەتوانین گۆڕانکاری چاکتر بکەین، لەگەڵمان نەبێ و هاوکارمان نەبێ کەمترمان بۆ دەکرێت. بەڵام وەڵڵا بیللا تەڵا من زیاتر پەرۆشی ئەو خەڵکەمە کە مرۆڤ هێندە خۆی بێئیعتیبارکە بە تۆزە معاشێک، بە تۆزە موچەیەک کە دەیدرێتێ پێی وابێ کە کردراوە و کراوەتە کۆیلە و خاوەنی خۆی نەماوە. ئێمە دینەکەمان دینی ئاشتیە، دینی تەباییە. خەڵکی دیکە کە ئەهلی باڵتیلە، باڵتیلەکەی پێویستی بە هێز هەیە، پێویستی بە تەزویر هەیە، پێویستی بە تەماع و پارە هەیە بۆی ڕابوەستێ. بەڵام حەقی ئێمە کە ئیسلامە پێویستی بە بەدەسەڵات و پێویستی بە قووەت و پێویستی بە ڕیشوە و بەرتیل و چاواشەکاری نییە. نیەتەکەمان ئەوە بێ کە خوایە ئەگەر تۆ بەدەستمەوە بێنی و خەڵک پشتمان بگرێ، بەڵکم بچین ئەو پەرلەمانە چوار حەق بڵێن و دیفاع لە چوار مەزلوم بکەین و چوار ناشەرعی نەهێڵین و چوار خراپە لابەرین، خوایە بۆ ئەوە دەچێت. و ئەگەر سپەینی حکومەت تەشکیل بوو دەستێکمان تێیدا هەبوو، وەکو چۆن لە ڕابردوودا لەخوا بەزیاد کارێکی وەمان کردو کە خزمەت بە خەڵک بکرێ، خوا ئاوا دەکەین. ئەوە باهان دەرمان بێ. ئەمیری کۆمەڵی ئیسلامی وتیشی ئەگەر خەڵکی ئەوەی زانی بە کە واجبە لەسەری کەسانی شایستە هەڵبژێرێ و کەم تەرخەم نەبوایە لە ئاستی ئەو هەموو گەندەڵی و ستەم و چینایەتی و قڕی و پڕیە پەیدا نەدەبوو. ئەگەر ئەم کۆمەلگایی ئێمە چەند ساڵە ئەم وڵاتە ئەوە بە چەپلەکی و بە ناشێیی و بە ناڕێکی بەڕێوە دەبردرێ، ئەوە 27 ساڵە. جا تەماشا بکەن ئەگەر ئەو کۆمەلگایی ئێمە، ئەو خەڵکەی ئێمە ئەو حەقیقەتە شەرعی زانی بایە کە واجبە لەسەری کەسانی شایستە دیاریکە، واجبە لەسەری چاو ورد کاتەوە. ئەگە خەڵک ئەوەی زانی وایە کەم تەرخەمی لەوەدا نەکردبایە، ئەو هەموو مەفاسیدەی، ئەو هەموو گەندەڵی و ستەم و چینایەتی و قڕی و پڕی و بە ملیاربوونی کەمینەیەک لەسەر هەژارکەوتنی زۆرینەیەک، ئەوانە هیچی پەیدا نەدەبوون. بۆیە فەرزی کیفایە کە دەستشوێندرێ زەرەرەکەی بۆ هەمووان دەچێتەوە. زۆربەی خەڵکی ئەوە نازانن، ڕەنگە زۆر لە مامۆستایەکانیش ئەویان چاک بۆ خەڵک ڕوون نەکردبێتەوە کە ئەوە کە دەبێ موسڵمان مشهور بخوا لە کۆمەڵگای خۆی و هەوڵدا بڕیاری سیاسی، سەروەت و مقدراتی ئەم وڵاتە، خێروبێر و نیعمەتی ئەم وڵاتە، بەڕێوەبردن و ئیدارەکردنی ئەم وڵاتە بەدەست کەسانی ئەهل و شایستەوە بێ، دەبێت کار بۆ ئەوە بکە. ئەگەر خەڵک ئەوەی زانی بواە، من پێم وایە ئاوا بەو شێوەیە ئەم وڵاتەی ئێمە ئاوا ئەو حکمە ناڕێک و پێک و پرستەم و گەندەڵیەی تێدا بەردەوام نەدەبوو. مامۆستا عەلی باپیر وتیشی لە نزیکەوە بە هەردوو هێزی دەسەڵاتدارم وتووە بەو قەبارەی هەتانە دڵخۆش مەبن، چونکە هەریەکە و لە زۆنی بەرامبەرتان قەبارەی دەنگەکانتان لە ئێمە کەمتر یان هاوشانی ئێمەیە. من بەرپرسێک یەو دوو حیزبانە لەو بینی پێش و هاتن بۆ لام، وەڵا بە هەردووشیان ئەوانی کەم ئەو وڵاتە بەڕێوە دەبن.
پێم گوتن بە وەزعی خۆتان زۆر دڵخۆش مەبن. تیان چۆن مامۆستا؟ گوتم پارتی لە سلێمانی لە ئێمە کەمتر دێنێ، یەکێتیش لە هەولێرە هەر بەقەدر ئێمە دێنێ یا شتێک زیاتر. کەواتە بەهۆی دەسەڵاتەکەتانەوەیە لەو شوێنی دەسەڵاتت دێ پڕی دەکەی لە شوێنی کە قڕ دەبی کە دەسەڵاتت نییە. خۆشیان ئەوە دەزانن بیهێنە بەر چاو ڕۆژێک بێ ئەم وڵاتە ببێتە وڵاتی مؤسسات و دامەزراوەکان، یاسای تێدا سەروەر بێ. ئەم وڵاتە شەخص و ماڵ و حیزب بەڕێوەی نەبا، مؤسسات و دامەزراوی بۆ هەمان وەکو یەک بێ. پارەی حرام بەدەست خەڵکەوە نەبێ خەڵکی پێ بکڕێ. ئەمن معلوماتم هەیە حیزب هەیە لە کوردستانی ئێرانیش خەڵکی بندیواری هەیە بە بەڵگە موچەی دەداتێ چەند ملیۆن. ئەوە کوردایەتیە؟ ئەوە مسلمانەتی؟ ئەو وڵات بەڕێوەبردنە؟ خەڵکەکەی خۆت لێرە بڕواتان بێ من کادێرە و حیزبانە هاتۆ بۆ لام داوای شتێکی زۆر کەم دەکات. دەڵێ کرێخانم بۆ نادرێ بە پێشمەرگەی ئەیلولم، پێشمەرگەی کوێم، لە ساڵی چەندەوە چیم. ئەی کاکە بۆ وای؟ دیارە حیزبەکەی زۆریشی بەوی نییە. کەسێکی دی کە ڕەنگە لە سەردەمی ڕژێمدا چی بووە تەماشا دەکەی پڕیان دەکەن. پێتان وانە بێ کە ئەم وەزع ناتەبیعیە دەگونجێ بەردەوام بێ، ناگونجێ بەردەوام بێ. و با ئێمە پشت ئەستور بین بە حەقانیەتی خۆمان، حەقانیەتی ئیسلام و بە فیترەت و زەکماکی خەڵک و بە ئومێد و بەرچاوڕوونیوە تەماشای ئایندە بکەین. لە کۆتایی وتەکانیدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان داوای لە دەنگدەرانی هەرێمی کوردستان کرد با گەرم و گوڕیەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن کە ئەمە دەرفەتێکە هاتووەتە پێش هاوڵاتیان بۆ ئەوەی سزای ئەو لایەنانە بدەن کە لە ڕابردوودا سامان و دەسەڵاتیان بۆ حیزب و بنەماڵە قۆرەخ کردووە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.